بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی خزمەتگوزاری بۆ گەڕەکە جیاجیەکانی قەزای قەرەداغ جێبەجێکران کە داواکاری خەڵک و لێپسراوانی ئیداری ناوچەکە بوون. لەوانە پرۆژەی تەواوکاری خزمەتگوزاری کە لە کۆنکرێتکردن و دروستکردنی شۆستە بۆ گەڕەکەکانی سەرحەوز و سەرتاوێران و شەهید ڕێبوار تەواو بوون. هاوکات لەگەڵ تەواوکاری خزمەتگوزاری بۆ گەڕەکی کوردستان پرۆژەی ئاوەڕۆ و تێکەڵە ڕێژکردن بۆ گەڕەکی یونس لە قەزای قەرەداغ خراوەتە بواری جێبەجێکردنەوە بۆ زیاتر خستنە ڕووی کارەکانی ئەو پرۆژانە. سەرۆکی شارەوانی قەزای قەرەداغمان دواند. بەداخەوە ئەو پلانی کە داینابوو شارەوانی نەمانتوانی وەکو خۆی جێبەجێکردن بەهۆی ئەو قویرانەوە کە ڕوویە. هەندێک لەم پرۆژانە ڕاگیران، بەڵام سپاس بۆ بەڕێز کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەت بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیمان هەندێک لەو پرۆژانە بخینەوە کاری پێویستی بۆ بکرێت و ئێستا لە قۆناغی ئیشکردنان. هاوکات بڕیاری تاپۆکردنی خانووە بێتاپۆکانی قەزای قەرەداغیش یەکێکی ترە لەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی ناوچەکە نراون. تاپۆکردنەکەی قەزای قەراغ ئێمە هەموو هیمەتێکی زۆرمان ناوە. سپاس بۆ خواتوانیمان تاڵان بە هاوکاری بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و هەوڵێکی زۆر لە هەموو لایەنەکان بۆ مەبەستی زیاتر پێشخستنی ئەو ویشە و بردنە پێشەوە. هاوڵاتیانی قەزای قەرەداغیش بە بایەخ و گرنگەوە باز لە هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەکەن کە سەرباری قەیرانەکانی هەرێم جێبەجێ کراون. هیوایان خواز هەنگاوی زیاتر بنرێ بۆ زیاتر بنیادنانەوە و ئاوەدانکردنەوەی سنووری قەرەداغ. بە دەستخۆشی لە بەڕێز قوبات تاڵەبانیەکەن کە ئەم پرۆژە گرنگە لە ئێستادا لەناو خانۆ تازەکانی قەزای قەرەداغدا دەست بەکار بووتەوە بە هەوڵیمەتی بەڕێز کاک قوبات تاڵەبانی. لە ئێستا ئەم پرۆژەیە باخچە و ئاوەڕۆ و هەموو شتێک و خزمەتگوزارێکی لەخۆ گرتووە بۆ هاوڵاتیانی قەزای قەرەداغ. قەزای قەرەداغ یەکێک بوو لەو قەزایانەی کە بەر ئەنفال و کیمەباران کەوتووە لە قەزا و ناحیەکانیە، بەڵام ئەلحەمدوللا بە خۆشحاڵی و ئێستا حکوومەتی هەرێم دەستی درێژ کردووە بۆ بنیادنان و تەواوکردنی پرۆژە تاو نەکراوەکانی قەزاکان. قەزای قەرەداغ یەکێکە لەو ناوچانەی کە لە سەردەمی ڕژێمی لە ناوچووی بەعەز بەرسیاسەتی شاڵاوی ئەنفال و ڕاگواستن و وێرانکردن بوویەوە دوای ڕاپەڕین و پێکهێنانی حکوومەت و پەرلەمانی کوردستان تا ڕادەیەک دەستی ئاوەدانی گەیەنرایە ناوچەکە. دواتر بەهۆی قەیرانەکانی دارایی و ئابووری چەند ساڵەی هەرێمەوە گرفت و ئاستەنگیش بۆ زیاتر گەشە پێدانی ئاوەدانی ناوچەکە دروست بوو. بەڵام لە ئێستادا جێبەجێکردنی چەندین پرۆژەی خزمەتگوزاری با بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت ڕۆڵی گرنگیان دەبێ لە زیاتر گەشە پێدانی ئاوەدانی بۆ ناوچەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای قەرەداغ.